رئيس رامي عبد الرحمن رهبر روانگا سوریا مافهم مروفان البازار کوونتری بريطانيا ديت قلمدابا رئيس رامي قال لك سپاس کوین قلمدانه اگر دو ماه زانیاری هم بدون ما گری دایر شاشر و وان پیشوچونین حکومت سوری قال روسیه که چه بل سر عرب طيبتي جيل گوندواره حمایه. نعم بله صباح الخير اولا بانیتان باش ئەو پەر و پێشچوونەی کە هەیە وەڵامدانەوەیەک هەیە لە نێوان لەلایەن سوپای ئەسەدەوە بۆ دەستەی تەحریل شام کە ویستویانە بچنە شاری حەماوە. سوپای سووریا کۆمەڵێکی زۆر ئامادەکاری کردووە، هەروەها هێرشی فراوانی کردووەتە سەر دەستەی تەحریل شام لە ڕێگەی هێلیکۆپتەرەوە لە ڕێگەی موشەکەوە، هەروەها توانیوێتی دەستەی تەحریل شام نزیکەی 15 کیلۆمەتر لە ناوەندی شاری حەما دوور بخاوەتەوە. ئێستا ڕژێمی ئەسەد پێی وایە کە حەما هێڵی بەرگریە بۆ بەرگریکردن لە ڕژێمی خۆی. ئێمە باسمان کرد کە دۆخەکە زۆر قورسە، شەڕەکە زۆر توندە، چونکە دەستەی تەحریل شام هەوڵ دەدەن بچنە ناو شاری حەماوە، بەڵام لە بەرامبەردا سوپای ئەسەد زۆر بە تندی ڕوبەڕویان بووەتەوە، هەوڵیان دەدا دووریان بخاتەوە لە شاری حەما، چونکە شاری حەما هێڵی بەرگریە بۆ سوپای ئەسەد. ڕەنگە شەڕەکە فراوانتر بێت، نەتوانم بڵێم کە ئێستا دەتوانم بڵێم شاری حەما بووەتە هێڵی بەرگری بۆ سوپای ئەسەد. دەم هێڵە بەرگریە دەوێ تەحریر شام هەمی هێزە خوب بەرەف وی نافچەیە بەربەت چونکی هم سوری هم روسیە بتایبەتیژی لێدانێن خو دەست پێکرینە و کنترۆل یعنی دەستێ تەحریر شام دەردخینە. چه هێزەک نوکەل ئاریە تەحریر شام و تێبکارانین و چه گروپێک نوکەت گەل تەحریر شام تایبەتیژی لێ نافچەیە؟ بەڵێ لەگەڵ تەحریری شامدا هێزی دیکە هەیەن، هەموویشیان هێزی دیکان لە پشتە ئەوەی کە ئێستا لەسەر خاکی سووریا هەیە. هێزی ناسوورین پشتیوانی هەرێکە و پشتیوانی لایەنێک دەکات، بۆ نمونە لە پشتی تەحریری شام و هێزی ئەسەدیش و هێزی بیانی هەن. مەبەستەوە هێزێ نەسووریین گەل تەحریر شام و ئەن گروپا چه هێزەکن؟ بەڵێ هێزی ناسووریان لە پشتە، ئەمە گومانی تێدانە کە هێزی ناسووری هەن پشتیوانی دەستەی تەحریری شام دەکەن. ئێمە بە وێنەش بینیمان لە حەلەب کە چۆن دووتافیان دەکەشا و پشتیوانیان بۆ دەستەی تەحریری شام نیشان دەدا ئەوانە ناسووری بوون، تەنانەت وێنەیشیان بڵاو بووەتەوە. بۆ نمونە یەکێک لەو چەکدارانەی کە کوژراوە دەستەی تەحریری شام خەڵکی تورکستان بووە، بەهۆی بۆردومانەکانی رووسیاوە کوژراوە، ئەفغانیشیان تێدایە، پاکستانیشیان تێدایە، عێراقی و ئێرانی و یاخۆت زۆرینەی نەتەوەکان ناسوورین لەو خاکی سووریا شەڕ دەکەن. تمام. قوربانی هەر دوو ئالیان ڤەل دیفان زانیاریان وە هەین دەستپێکاوان گرژی و ئاڵۆزیان حتا نوکەب تایبەتیژی یەن جانی و یەن مادیژی. بەڵێ ئەگەر بە ژمارە باسی بکەین نزیکەی 650 کەس کوژراون تاوەکوی ئێستا کە جەخت لە کوژرانیان کراوەتەوە، نزیکەی 267یان سەر بە تەحریری شام بووە، نزیکەی 270 کەسی دیکەشیان سەر بە ڕژێمی بەشار ئەسەد بوون، نزیکەی 107 کەسیش کوژراون کەسانی مەدەنی بوون، نزیکەی 85 کەسیان بەهۆی بۆردومانەکانی ڕژێمی ئەسەدەوە یاخود بۆردومانەکانی ڕژێمی سووریاوە کوژراون، نزیکەی 23 کەسیشیان بەهۆی هەیەکی تەحریری شام و بۆ سەر حەما کوژراون. گەلە جاڕژالیە گروپێن چەکدار و تەحریری شام بەیانێ ڤیدیۆ نووساتێنە بڵاوکردن پێشوازیە خەلکی لوانە چ لە حەلەبێ بەیانژی حتا نافچێندن وەساب گەرمی تێتە پێشوازیکردن و دڵخۆش بن لێ پڕاستیژی ئەگەر سەرعەردان بەحەسکین چ ناو بن پێکاریان هاتی نەکردن چاوا سەرەدەریەت گەلوان نافچاندکن ژالیە مرۆڤیڤە. بەڵێ بە شێوەیەکی زۆر ڕوون و گەورە نەک تەنها لەلایەن دەستەی تەحریری شامەوە بەڵکو لەلایەن گروپەکانی نزیک لە تورکیاوە پێشێلکاری دژی کورد کراوە بە تایبەتی لە نزیکی حەلەب. ئەو پێشێلکارە وای کردووە کە نزیکەی 11 کورد بکوژرێن کە لە شارەوانیەکانی نزیکەی باکوور کوژراون، هەروەها کۆمەڵێک چەکداری کوردیش کوژراون
لە ئەنجامی ڕوبەڕووبوونە لەگەڵ تەحریری شام لە باکووری حەلەب هەروەها کۆمەڵێکی زۆر خەڵکی کورد کە خەڵکی عەفرین بوون لە کەناراوەکانی باکوور گوازراونەتەوە بەرەو ڕەقا گوازراونەتەوە هەروەها گروپەکانی نزیک لە تورکیا خەڵکێکی زۆری کوردیان دەرکردووە بە ئاڕاستەی ناوچەکانی ڕەقا تاوەکو ئێستا هیچ ناڵێن ئەوانەی کە دەرکراون هەسەدەن یاخود پاکەکەن بەڵکو کوردن ئەمانە تاوانیان دژ بەرامبەر کرا لە عەفرین ڕاگوازران بۆ حەلەب و باکووری حەلەب ئەمڕۆژ جارێکی دیکە لە ژێر ترسدا دەژین جارێکی دیکە ڕوبەڕووی تاوانی جەنگ بوونەتەوە نازانم کە ئەردۆغان شارەزای ئەمە یاخود نا بەڵام ئەو کوردانە وایان لێ کراوە کە لە باکووری حەلەب کۆچ بکەن لە ناوچەی شەهبا کۆچ بکەن ئەوان لە عەفرینیش کۆچبەر بوون دیسان هاتنە شەهبا جارێکتر کۆچ دەکەن نکازی لەتر سەروی مژۆرە پرۆسم یانجی ئەو ڕێککەفتنێت نێڤبەرە تەحریری شام و گروپێن چەکدەریت گەل هەسەدێ بۆ نمونەتی نەکردن چنە ئەو ڕێککەفتنە چ ناوچەیەکێ مەسەلەن کورد لێرێ ڤەکشن بەرەف چ ناوچەیەکێ ڤەچن بەڵێ بەڵێ لە شاری حەلەب هێزی تورکیا هەیە ئەوانە ئەو کوردانەی کە دەرکراون خەڵکی مەقسوود و ئەشرەفیان ئەمانە خەڵکی سووریان هێزە کوردیەکان ئەم دوو گەڕەکەی دەپاراست بەڵێ هێزە کوردیەکان دەرنەچوون لەو دوو گەڕەکە یاخود نەچوون شەڕ بکەن لە ناوچەیەکی دیکەی سووریا بەڵکو تەنها لە ناوچەی خۆیان ماونەتەوە ئەگەر بە شێوەیەکی دیکە باسی بکەم من پێم وانییە کە دەستەی پێم وانییە کە گروپە کوردیەکان تاوانیان ئەنجام دابێت بەڵام ئەو گروپانە لە ئەسڵدا یاخود گروپەکانی تەحریری شام لە ڕاستیدا هەر دژی کوردن هەر ڕقیان لە کووردە هەر دان بە کووردان نانێن هەر بە سووریان نازانن نازانم کە ئەگەر ڕێکەوتنێک هەبێت بۆ دەرکردنی کوردەکان لە سنوورەکانی حەلەب و شەهبا و ئەو منتیقانە بەڵام تەحریری شام هەر لە ڕاستیدا ڕقیان لە کووردە کورد ناپارێزن خۆیان بە پارێزەری شیعە و عەلەوی و سونە هەمووی نازانن خۆیان بە پارێزەری هەموو گەلی سووریا نازانن ئەمانە کۆمەڵێک میلیشیان کە دەستدرێژی زۆر گەورەیان ئەنجام داوە دەستدرێژیان کردوتە سەر کورد بۆ نمونە لە تەل ڕەفعەت چوونەتە ناوچەیە کە کوردی تێدا نیشتەجێ بوون دەستدرێژیان کردوتە سەر فەرمانبەرەکان لە تەل ڕەفعەت ڕۆژنامەنووسیان ئازارداوە خەڵکیان بەرشەق داوە لە تەل ڕەفعەت کە سەر بە هێزەکانی سووریای دیموکرات بوون ئەوانە کە دەچنە ناوچەی کوردی ئازاری خەڵک دەدەن خو ناوچەین شەڕ یانێ دەمەک بێ ڕەوشەوانە ئاڵۆز بێ گەهشتنە ئالیکاریا زەحمەت بیا لێ دوی دەمیدا هێشتا زەحمەتتر بە ڕەوشە مرۆڤین و کە پێتەوێ چ هەیە چ ئالیکاریش چ ئالیەکی ڤەتگانە وان ناوچان بەڵێ پێویستە نەتەوەیەگرتووەکان و ئاستی نێودوڵەتی دەستوەردان بکات پێویستە ڕاگەندرا واز لێ بێنن بەڵکو دەستوەردانی ڕاستەقینە بکەن نابێت ئێمە پشت بە لایەنەکانی هەواڵگری ڕۆژاوە و ڕۆژهەڵات بەسین پێویستە ئەو ڕێکخراوانەی کە لەسەر ئاستی نێودوڵەتی کار دەکەن دەستوەردان بکەن یارمەتی خەڵک بدەن جا ئەمە لەسەر ئاستی ئەمریکا بێت یاخۆ لەسەر ئاستی وڵاتانی ئەوروپی پێویستە کۆمەلگای نێودوڵەتی بە شێوەیەکی ڕاستەوخۆ هەماهەنگی لەگەڵ نەتەوەیەگرتووەکان کەن بۆ گەیشتنی ئەو هاوکاریانە بە ئەو خەڵکەی پێویستیانە نەک تەنها کورد بەڵکو کۆمەڵێکی زۆر خەڵکی دیکە هەیە لە شیعە ڕوبەڕووی برسێتی بوونەتەوە ئێران دەری کردوون ئێستا لە باکووری حەلەبن کەس یارمەتیان نادات کەس خۆی بە خاوەنیان نازانێت ئەوانە خەڵکی سووریان نەک تەنها کورد بەڵکو شیعەیشن کەس خۆی بە خاوەنیان نازانێت یارمەتیان نادرێت لەسەر بنەمای ڕەگەزپەرستی و نەتەوەی یارمەتی خەڵک دەدرێت ئەمە غەڵەتە پێویستە بەپەلە دەستوەردان بکرێت نابێت بە هیچ شێوەیەک دەستوەردان بکرێت دژی خەڵک لەسەر بنەمای ڕەگەز لەسەر بنەمای زمان لەسەر بنەمای بیر و باوەڕ پێویستە هاوکاری بەبێ ئەم جیاوازیانە بکاتە هەموو کەسێک تمام مثلا أخفناك خدا هين بيجن حتى جبوي روانجا سوريا جبوي ما في مروبا حلب دي هرب من السوري ودي هر سوري ما بس توا تشيش في أخفنا يعني جالية ديموغرافي و جالية تركي و بلانك هي سر عجبوي جهورينا ديموغرافيا سوريا بقشتي وجالية خلقي حلب بخوفه كونو كد دستي تحرير الشام ده چه کارک تکرن
من لە سەرەتای هاتنەناوەی تورکیا بۆ ناو سووریا جەختم لەوە کردووەتەوە کە تورکیا حەلەب وەکو ویلایەتێکی خۆی دەبینێت، وەکو ویلایەتی 82وەمی وڵاتی تورکیا دەبینێت. نەک تەنها پێم وایە کە ئێمە دەڵێن حەلەب سووریا هەر بە سووری دەمێنێتەوە. لە سەرەتای دەسوڵتانەکانی تورکیا ئەم قسەوەمان کردووە، تورکیا حەلەب وەکو شارێکی خۆی دەبینێت، بەڵام لە بەرامبەردا ئێمە دەڵێن حەلەب هەر سووری دەمێنێتەوە. تورکیا ڕێگەی پێ نادرێت، یاخود ناتوانێت حەلەب بۆ هەمیشە بگرێت، ناتوانێت حەلەب بۆ هەمیشە لەژێر کۆنتترۆلی خۆیان بێڵێتەوە. ئەردۆغان ئاڵای تورکیا بەرزەکاتەوە لەسەر قەڵای حەلەب. ئەو چەتانەی کە نزیکن لە ئەردۆغانەوە ئاڵای تورکیا بەرز دەکەنەوە لەسەر قەڵای حەلەب و دەڵێن ئەوە حەلەب شارێکی تورکیە. ئەمە ڕەت دەکەینەوە. حەلەب شارێکی سووریە، ڕێگە نادین بۆ هەمیشە لە ژێر دەستی لایەنگرانی تورکیا بمێنێتەوە. حەلەب سووریە هەر بە سووری دەمێنێتەوە، هەروەها سووریایش بۆ خەڵکەکەی دەمێنێتەوە بۆ هەمیشە. تمام. خەلکێت نۆڤە حەلەبێدا، یعنی هەر ئەوایکی بە ئەو ڕەنگە بشێن گۆڕانکاریەکە باشت هەفکێشەیەدا چێ بکەن. چتکن ئەو چاوەسەرە دەرێت گەلوان هێزاتکن چیان تحریر شام و گروپا بن چژی جار ئەڤێن کو حکوومەتێ پێشتکەون گوندەوارێ حەمایە بوو نمونە. بەڵێ دەستوەردان زۆر هەیە، بەڵام ئەوان هاتوونەتە شارێکەوە کە دووەم گەورەترین شاری سووریایە. ئایا ئەم گروپانە توانای دارایی و لۆجستیان هەیە بۆ بەڕێوەبردننی ئەم شارە؟ پێویستە لە ڕۆژی دواتر کە هاتوونەتە ئەم شارەیەوە ئیدارەی ئەم شارە بن. پێویستمان بە ئیدارەیەکی سووریە بۆ ئەم شارە، نەک ئیدارەیەکی تورکی. ئەم گروپانە توانایان نییە شاری حەلەب بڕێوە بن. پێویستە ئێمە گروپا تورکیەکان لە شاری حەلەب بکرینە دەرەوە. ئەو گروپانە توانای بەڕێوەبردننی حەلەبیان نییە. خەڵک پێویستی بە هاوکاریە، خەڵک خزمەتگوزاریە وێت، خەڵک خزمەتگوزاری تەندروستی وێت. هەزاران نەخۆشمانێ لە ناو حەلەبدا، بەڵام پزیشکی لێ نییە، کەرەسەی تەندروستی لێ نییە، دەرمانی لێ نییە. ئەم گروپانە ناتوان حەلەب بڕێوە بن. بەڕێز ڕامی عەبدوڕەحمان ڕێڤەبەری ڕوانگە سووریا مافە مرۆڤ لە باژارێ کۆڤنتری بریتانیا دیالمەدا بوون. گەلک سوپاس بووە.